بەڕێزان بەردەوامین لەم ڕووماڵە تایبەتەدا گفتگۆ دەکەین لەسەر دۆخی ڕۆژاوای کوردستان لەسەر دۆخی ڕۆژاوای نیشتیمان بە میوانداری زۆر بەڕێز کاکشۆن محەممەد وسەر و ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی کاکشۆن سڵاو لەبێ بەخێراتی بەخێر بێ سەر چاو زۆر بەخێر بێ کاکشۆن بابزانم تۆ چ خوێندنەوەیەک تێ بۆی کە لە ڕۆژاوی کوردستان ڕوودەدا چیان لێمان دەبێ؟ زۆر سپاس بۆ دەرفەتە وڵا دیارە ئێمە بینە ینی ئەگەر ئاوا بڕۆ و ئەگەر ڕێگریەکان لە بەردەم لە بارچوونی ڕۆژاوی کوردستانە چ ڕەنکرێتەوانێ و چ لە ناوخۆی خۆمانەوە چ لەسەر ئاستی رەمایەتی و لە چ لە ئاستی جیهانی حتا لەسەر ئاستی ئیدارەی مەریشی و کۆنگرسوانە ئێمە بینە قوربانی معادلەیەکی نێودەوڵەتی ئەو معادلە نێودەوڵەتیشەوەیە کە لە ئیتفاقیەی پاریسەوانێ لە 5 و 6 مانگە لە پاریس کۆبوونەوانەیە کە زۆر باسکراوە بەس پێویستەکە باسی بکەینەوە پێویش ئەوەیە لە پشتی هەسەدەوانێ لە پشتی کوردی ڕۆژاوە لە پشتی حتا هەموو کوردی پارچەکانی ترەوە کوردی باشووریشەوە کە ئێمە ئیمتیداداتی گەلێکین و نەتەوەیەکی چوار پارچەین ڕێکەوتنێ کراوە کە ئەو ڕێکەوتنە دەمێکە ئامادەکاری بۆوە کرێەوە مهندس و ئەندازیاری ئەو ڕێکەوتنە بەشێکی زۆری تورکیا و ئەمریکایە بەشێکی زۆری فیدانە و تۆمباراکە جێگەی داخەکە بەریتانیەکان فەڕەنسیەکانی ئیسرائیلەکانیش بەژارنتیایە بەڵێ ئەم ڕێکەوتنە ئەوەیە کە بە کورتی و بە کورتی ئەوەیە کە ئەنەوێ سووریا کە سووریایەک لەسەر ئاستی ناوخۆی وێرانە سەرەتاییترین ژیانی تیانیان چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی سیاسی سەرەتاییترین دانانی تیانێ بە پێکاتە جیاوازەکان مەسیحی دروز شیع عەلەویەکان کورد بەڵام لەسەر ئاستی جیهانی کردویانە بە هێزێکی گەورە و لۆبی زۆر گەورە لە پشتیوەتی سعودی خلیجی قەتەری تورکی ئەمریکی و ڕۆژ بە ڕۆژ فویتیەکەن و ئامانجیشیان هەیە کاقا شعبی سووری جێگەی داخە کام کەناڵی مە کوردیە شعبی سووری ئاگاداریەوە بێکە بەڕاستی سووریا ئەکرێت و ئەحمە شەرع و هێزەکەیەکرێت بە مرتەزەقەیەک بە وەکو بڵێ وەکو هێزێکی مرتەزەقەی خۆفرۆش بۆ دژایەتیکردنی گەلانی ناوچەکە بەکرێ گیراو بۆ دژایەتیکردنی کورد بۆ دژایەتیکردنی شیعی لوبنان بۆ دژایەتیکردنی شیعی عێراق بۆ دژایەتیکردنی ئێران لە کاتێکە ئەمە بەڕاستی خواستێکی نێودەوڵەتیەوەکو خواستێکی گەلانی ناوچەکە ئێمە سەدان ساڵە لەگەڵ فارس و تورک و عەرەب و مەسیحەکان و دروزە ئەژین و کێشێکی وامان نەبوو بەڕاستی ئەوە سیاسیەکانن کە کێشە دروستەکەن ئەو شەپۆلێکی عالەمیە کە ئێوێ بە تەماحی ئابووری سیاسی ئێوێ خۆی بسەپێنێ ئەوەی لە پاریس ڕوویە جێگەی داخە هەسەدەکرا بە قوربانی معادلەیەکی نێودەوڵەتی و ناوچە کوردیەکان کرا بە معادلەیەکی نێودەوڵەتی اینجا سیمای هەرە زاڵی ئەم ترامپە یان ئەم ئیتیجاهە لە پۆپۆلیستی کە باڵی بەسەر عالەما کێشاوە هیچ مۆراڵێک نایەڵێتەوە یعنی شەرمەزارێکی زۆر گەورەی بۆ بەشەریەت کە شوێنێکی وەکو ڕقە بکەوێتەوە دەستهێزێکە بۆ نوبەرامەی داعشی لێدێ شەرمەزارێکی زۆر گەورەیە بۆ بەشەریەت بۆ مرۆڤایەتی بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بۆ نەتەوەی گرتوەکان بۆ نوبەرامەی داعشی لێبێ داشن بەڵام لە بەرگێکی داشن لە داعش خەتەرترن چونکە داعش یەک تەوەجوه و یەک ئاراستە بوو ئەمە یەک کۆمەڵ تەوەجوه و ئاراستەی جیهانیان بەڕاستی وەلانی کەم داعش کۆمەڵگەی نێودەوڵەتی بە شکلیش بێت دژیان بوون بەڵام ئەمەوەتە کۆمەڵگەی نێودەوڵەتی پشتیوانیان دەکەن بەڵێ شەرمەزارێکی زۆر گەورەیە کە کوبانەیە کە ڕەمزی وردە وردە نوژدان بوو بە داعش ئێستا گەمارۆدرا و خەڵکی لە برسامرێ و مناڵی لەسەر ماڕەقە بێتەوانێ ئێمە ئەومان بیر بێ مەسەلەی ئابووری سەفقاتی ئابووری گەورە گەورە لە منتیقەکە هەیەەوە مەعەلەسەف ئەوە زاڵە بەسەر هەموو قیەمە ئینسانیەکان و مەبادیە نێودەوڵەتەکان و ڕێکەوتن نامە نێودەوڵەتەکانە و ئەمریکاش بەڕاستی قیادەیەەکە ئەمریکا قیادێکی بێمۆراڵی زۆر ناشرین بە تایبەتی لە سەدەمی ترامپا بۆ ئەم ناوچەیەکە و بۆ عالەمیشەکە یعنی دوێنێ و پێری ئەمریکا خۆی ڕخنەی هەبوو لە رووسیا کە تانکەکانی نزیک پایتەختی ئۆکرانیا بۆتەوانێ خۆی کردووە بۆ پۆلیسی هەموو عالم ڕۆژە پەلاماری وڵاتێکەیە کە خاوەنی 30 ملیۆن کەسە و سەرۆکەکەی لەگەیە ئەگەر سەرۆکەکەی 101 تێبینیشی لەسەر هەبێ لە نەتیجا کۆمەڵی ماوەسیقی نێودەوڵەتیە کۆمەڵی یاسای نێودەوڵەتیە کە سەروەری وڵاتانە پارێزێ ئەوەی لە کوردستان ئەوەی بۆ شەرعیش هەر ئەم شێوەیە بۆ زانین شتێ نییە لە سووریا ناوی سەروەری نیشتیمان بێت سەروەری نیشتیمان
سووریا بۆتە شوێنی چەند دابشکردنی چەند چێکێک لە نێوان تورکیا لە نێوان ئیسرائیل و لە نێوان ئەمریکا و ئەمریکا ئەوێ بیکا بە پۆلیسیەکی ناوچەکە بۆ دژایەتیکردنی شیعی عێراق دوای ئەگەر بۆی چووە سەر هەرسەدە و ناوچە ڕۆژاوای کوردستان داگیرکە بە دڵنیا ئەوەی لەگەڵ هەرسەدا کردی کە عەشرەتە سونەکانیان لێ هەڵگەڕانەوانێ هاوکات هەمان شێوە لە ڕێگەی شەرعوانەی لەگەڵ عەشرەتە سونەکانی عێراقاییکەن بە تایبەتی ئەوانە حازینەیەکی کۆنی داعش و حیزە تونڕەوەکان و قاعیدەوانەی تایە دژی شیعی عێراقی دژی هاوپەیمانی ئیداری دەوڵەت و دوای بە دوای ئەوە یا بە هەمانگی لەگەڵەوە ئەیکەن لەگەڵ ئێرانە منە چەند جارێ وتو ئەو لە واڵی خۆم بڵاوم کردوتەوانێ ئەمریکا گورزێکی لە ئێرانەیات ئەو گورزە گورزی سەربازیە و گورزێکی ئەمە عێراقی شەگرێتەوانێ و پێش انتخاباتی نیوەیی لێ پێش ئەو پێڵەن نوسفی کە لە مانگ 11 چونکە ئەمریکا لەناو خۆی وەزعی ترامپ شعبەتی زۆر دابەزیوە هەموو ڕاپرسیەکانی نێودەوڵەتی ڕاپرسیەکانی نێو ئەمریکا ئاماژە بەوەکەن کە کۆنگرس لە دەسەیە کۆنگرس لە دەسەکەوێتەوە دەست دیموکراتەکان ئەگەر زۆرە کە مەجلیسی شوخیش لە دەست بە ئەنجومەنی پیرانیش لە دەست بە ئەگەر زۆرە و لە بەیناوبەینایە بەڵام لە هەموو حاڵەتەکە ئەو پانتایی کە ئێستا لە بەردەست ترامپایە بەوەسی خۆی هێزە جوڵێنە بەوەسی خۆی دەستکاری خەریتەی وڵاتەکانەکە بەوەسی خۆی سەرکردەی وڵاتەکانەگرێ بەوەسی خۆی داوای بەشەکان لەوانی کە لە ناتۆ لەگەڵیانن وەکو گریلاند و ئەوە ئەمریکایە کاکشوان یان سیاسەتی تاگلایانی دۆناڵد ترامپ وە تیمەکەیەتی و تیمێکی خۆی دروستی کردووە ئەکری وەکو استراتیژی ئەمریکا ببینی ئەزانی چی بە حکمیەوەی کە ئێستا کۆنگرسیش و مەجلیس شوخیش بەدەست ترامپەوەیە و بەدەست ئەم سەرۆکەیەوەیە و خۆشی دەنگێکی باشیە ناوە ئەو دەسەڵاتەی لەبەردەسایە کە ئاوای ئستیقلالی بکا بەڕاستی تا ئێستش پشگیریەکەیە ئەوەی من هەنێ راپۆرتە خوێنماوانێ لەسەر ئاستی ئەوروپا کە ئەوروپیەکان خەریکە وردە و پێڵێن نا زۆر مجامەلەیان کرد پێڵێن نا ئێستا دوورمەڕۆ بۆ ئەو دەوڵەتانی کە بەژان لە پرۆسی ئاشتی فەڵەستینە ئەزانی یەک وڵاتی ئەوروپیتیانە چکە ڕەتیان کردوانێ یەک وڵاتی ئەوروپیتیانە هەموو وڵاتەکانی ناوچەکان تورکیا عەرابی هەموو منتیقەکە میسر پاکستان سعودیە قەتەر ئەوانەی تیان بەڕاستی بەڵێ ئەزانی ئێستا ئەمریکا حتا ئێستا ئەمریکا عیلاقاتی لەگەڵ ئیسرائیل هەوەرە وردە خەریکەتیەکە چێ هۆکەشی چییە؟ ئۆکەی ئەو بیرەکاتەوانێت لە تەحالوفاتێکی گەورەی فراوانتر لەوەی لەگەڵ ئیسرائیل لە تەحالوفاتێکی استراتیژی هەیە بۆ ئەوەی چی بۆی سەفقاتی پارەی دەستکەوێت و ئازانێ ئەم سەفقاتە پارەی کە لە ڤەنزوێلا دەستیەکەوێت کە ماوەی پێچێ ئەمەی لە سووریا من ئەمڕۆ راپۆرتێکم خوێندەوانێ دۆخی نەوت و غازی سووریا زۆر وێرانە چەنەها مانگ و لەوانەیە ساڵی بوێ بۆی بێتەوە سەر کای خۆی و ئینتاجشی باشکە ئەمانە هەموو یەکا بە کارتێ بۆی لە ئینتخاباتی ناوخۆیە بیباتەوانێت کە لێستەشەوە هەموو ئیسباعاتی ڕێی ئاماژە بۆکەن دۆڕابێ ئایا کورد لەم بینە ئامادەم بەر لە کورد ینی چی بکە ینی ئاماژەت بۆ کرد کە ئەوەی کە ڕووەدا پەیوەندی بە و ڕێکەوتنێکە لە فەرەنسا کرا ئێمە هەمیشە بەر لە ئەمریکاش فەڕەنسیەکان کورد بەدۆستی خۆی زانیەوە بە تایبەت ئەم قەوارەیە دەستێکی سەرەکی ئەمریکەکانی تێدای باشووری کوردستان کە دروست بووە ئێستا چوون بە بەرچاوی ئەوانەوە یان لە نێو وڵاتێکی ئەوانداوە ئەوان بەشێکە بن لەو معامەرەی کە بەرامبەر بە کورد کراوە ئەمە دیسانەوە نامانگەڕێنێتە سەرەوەی کە ئێمە بەم چەمکانەدا بچینەوە مەسەلەی چەمکی دۆستایەتی گەلان یاخود چەمکیەوەی کە چەمکی بە خیانەت ناوە برێ شتێکی وا هەیە لە سیاسەتدا ئەزانی کاک لە دوای ئەوەی بەڕاستی ترامپ هاتە سەر حکوم و لە هەنێ وڵاتی تی ئەوروپیشە ڕاستەکان هاتە سەر حکوم زۆر گۆڕانکاری لە قێمی مرۆڤایەتی و یاسای نێودەوڵەتیە بووە پێشەرکاری بەرامبەرەکرێ و ئێستا ئەوەی زاڵە بە سەریانە بەڕاستی تابیعێکی سەریکە سەرمایهدار بە ژوێن چیاگەڕێ یا سەرمایهداری عالمی بە شوێن چیاگەڕێ بازار سەرچاوەی وزە و نەقل گواستنەوەی باشە ئێستاەوەی منەی بینم ئەمریکا بەشون ئەمانە ئاگەڕێ بەشون قێمە ئینسانەکانە ناگەڕێ و ئەمانە حتا عالەمیش ڕاپێش کردو بۆ ئەوە یعنی ئەوەی لە فەڕەنسا کراوە طبعا فەڕەنساشی تایە بەریتانیاشتیە ئیسرائیلیشی تایە هەر ئەو ڕۆژی کە لە فەڕەنسا ئەو کۆبوونەوانە کرا فیدان زۆڵە کوردیەکە من زۆر باشکای لەم لە واڵی خۆشم وتومە و 15 ساڵیشە ناچمە تورکیا و ناچمە ئێران فیدان کوردێکی حەقیرە بەرامبەر کورد گەلەکەی خۆی بەڕاستی کە سوکارەکەی لە ناو پەکەکە و یەپەگان ئەو دژی ئەوانە وەستێتوانە فیدان هەندا زیاری ئەمەیە و ئەوە قیادەی شەڕی دژی هەسەدا کرد بەڕاستی استخباراتی تورکیا میتی تورکیە ئاینی ئەوەیە کە دەژنا هەسەدا و هێزە نەبوو کە لە ماوەیەکی زۆر کەمام شوێنانە چۆڵکات بەڕاستی بەڵام لە هەموو حاڵەتەکە ئەبێ هەسەدەش بیر لەوە بکاتوانە چی تر بەکار نێرە چونکە من قەنەعەتم وایە من قەنەعەت چەنەمە ئێستا وەختی ئێمە نەبێ لەوانەیە زۆر قوڵ نابینەوە تیا بەس بە سەرپێی بڵێن هەتا یەپەگە بوو
هەتایەکیەکانی پاراستنی گەل بوو لە ناوچە کوردیەکانە دیفاعی لە خۆیە کرد شەڕی داعشیە کرد مەلاحیمی زۆر جوانی وەکو کوبانێ و ئەمانەی تۆمارە کرد یا عەفرین وەمانە ئێمە زۆر بەکار نێهێنرابووین هەسەدا بەڵام دواتر کە هەسەدە دروست کراوە ئەم عەشرەتە عەرەبانەیان تێکردووە ئەم عەشرەتە عەرەبانە ڕێشیان نایە بە بەڕێوەبەری خۆسەر و ئەجیزەی ئەمنی بچنە ئەو ناوچانەوانێ و ئیدارەی ئەوان بێت چونکە خۆیان نەوە ئۆتۆنۆمیەکیان هەبوو بەڕاستی کورد لەو کاتەوە بەکارهێنراوەژان لە حازینەکەی خۆی بووایە و ئەگەر ئەمانە شەکال بۆ ڕقە و بۆ دێرە زور و ئەمانە بۆ ئەمریکا و بۆ غەربیەکات بۆ ئەوەی داعش نێڵێت و ئەو خەتەرە لەسەر بەشەرێت نێڵێ بەڕێی منە بواە هەنێ ئیلتزاماتی سیاسیان بەسەر ئەمریکا و غەربا فەرز کرایە بۆ ئایندەی ئەو ڕۆژەی کە ئێستا ئێمە لە بەردەمیاتیاژین لە دۆخێکدا بوونەوە فەرزکەن بەسەر بڵێ ئەوروپا و ئەمریکادا بەڵێ من قەنەعەتم وایە دوای ئەوەی کە ناوچە کوردیەکان ڕزگار بوون بەڵێ ئەکراهینیکی چونکە ئەوان پێویستیان بە تۆ بوو تۆ پێویستی پێی نەبوو ئەمریکا ئێستش بە تەسەوری من ئێستا حکومەتی سووری گەورەترە با بڵین لە ڕێی نفوسەوانەیە لە ڕێی ئەو لۆبیانەی هەیە لە ڕێی ئەو شەرعەتی وەریگتۆ لە هەسەدا ئێستا ئەوە لەگەڵ هەسەداکرێ بۆیە من ئەگەڕێمەوە سەرەوە شعبی سووری گەلی سووری ئەبێ زۆر وریایەوە بێ ئەوانەی بەرامبەر ناوچەکە کرا جاریشکە بەکارێنێتەوە و ئەم ئیدارەی ترامپە زۆر بەلایەوە عادیە لەگەڵ تالیبان هەڵکا لەگەڵ سوپاکەی ئەحمە شەرع هەڵکا کە پڕە داعش و ڕێکخراوی قاعیدە و خۆی ڕێگ و ڕێشەی لەوەیە و خۆی ڕێگ و ڕێشەی لەوەیە و بە شەو ڕۆژێ ئینسان ناتوانێت بگۆڕێ و بزوتنەوەیەک ناتوانێت بگۆڕێ و هێزێکی تێکدان ناتوانێت بگۆڕێ لەبەرەوە عادیە غەربیشان ڕاهێناوە کە لەگەڵم هێزانە ئیش بکەن و تعامل کەن و ئیسفادەیان لێ بکەن بەکاریش بێنن نیجاو هێزە چەند ڕەو بێ ئێمە بیرمان دێت تالیبان بۆ گیانی یەکێتی سۆڤێت و حکوومەتی ئەفغانی دروست بوو بەڵام دوای هەڵگەڕایانێت لە بورجەکانی یا ئێستا هەمان چاوەڕێ بێ ئەمریکاشکە بۆیە ئێستا ئێمە بەڕاستی هەسەدا و ناوچەکانی ڕۆژاوە لە بەردەم مەترسی گەورایە بەڕاستی ئەو مەترسیانەش لەوە خۆی بینێتوانێت کە تورکیا بەڕاستی تورکیا هەندازیاری هەموو ئەو دەستێژانەیە کاکتێتە سەرهین کە سەر باشووری سەر ڕۆژاوی کوردستان وەسبێنێکتێتە سەر باشووری کوردستانیش ئەمڕۆ نووسەرێک بە باسی نەک ناوی نەبین باسی ئەو کردووە کە لەوانەیە بیر بکرێتوانێ هەرێمی ڕۆژاوای کوردستان وەکو هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵا بکرێت لیقایەکەی لە بینی ئۆردۆغان و مەزلوم عەبدیە لە ئاینداوە لەوێوانێ مەزلوم عەبدی ئەچێ عەبدوڵڵا ئۆچان نەبینی من زۆر بڕوان بەوە نییە بۆ بڕوان پێی نییە ئەمە گوایە تەحلیل و مەسئولی ناوەندێکی توێژینەوەیە چونکە ئێمە ئەومان بیر بێ استراتیژ لای ئاک پارتی و بەپێی ئەو پلانەی کە حتا لە پرۆسی ئاشتیشا هەیە بۆ هین تۆ کوردێکی تو وەکو هاوڵاتێکی هەموو هاوڵاتێکی تورکوانە کە من بۆ خۆم قەنەعەت شمایە ئەوە لە وڵاتانی ئێمە جێبەجێ ناکرێت کە وڵاتانی ئێمە هێشتا بزوتنەوە جەماوەریەکان لە پێناو مافی هاوڵاتی بوون و مافی نەهێشتنی جیاوازی دەبینێتەوەکان خۆ ئێمە لە سویستان ناژین ئێمە ئیسپانیا بەو هەموو پێشکەوتنی خۆیانێ کێشەی هەیە لەبەرەوە ئەمە خەیاڵپڵاویە ئێمە هەمیشە ئەومان بیر بێ کە لە استراتیژی ئۆردۆغانە ئەمە هەیە ئەگەر لە سۆماڵی هەرێمێکی کوردیە بێ من دژیمی لەبەرەوە دوای هەسەدا ئەگەر بۆی بچێتە سەر کە ڕەنجیشە نەچێت بەڕاستی چونکە ئێستا لە دوێنێوانێ و لەو کۆبنەوەی مەجلیسی ئەمناپێرەوە ئەوانە یعنی ئەگەرێکەیە بۆ چاکبوونەوە من هەستەکەم لەژێر فشاری ئەو فشارانەی کە ئەکرێ لە کۆنگرس لەسەر ڕای عامی ئەوروپی هێزەکانی کە دۆستی کوردن لەناو ئەوروپا ئەو هەموو فشار و جەماوەری کە لە ئەوروپاکرێ ئەو هەموو خۆپشەدانی لەناو خۆکرێ هەرسەکەی تەراجوعی هەیە من باش جۆم لە هەموو خوتبەکانی مەجلیسی ئەمن گرت هەموو وڵاتان باشە ئیسرائیل باش بوو فەڕەنسا نوع تەراجوعی تیا باشتر بوو بەریتانیا باش بوو حتا سین باش بوو رووسیا باش بوو پەنەما باش بوو من زۆر جۆم لێگرت تاوانەوەی سووریا بەڕاستی نوێنەرێکی بێتەرجەبیان هێنا بوو خەریکی قەڵەمەکەیەوە نەقەلق بوو خەریکی دەمولوتی بوو مناگام لێ بوو وتارەکەی زۆر خراپ بوو لە هەموو حاڵەتەکانە تەراجوعێکەیە ئەم تەراجوعە لەگەڵ ئەو ململانەی نێو ئیدارەی ئەمریکا بە تایبەتی پەنتاگۆن کە دۆستی کووردە دۆستی ئێرە و دۆستی ڕۆژاواشە لەگەڵ خارجیە لەگەڵ تۆم باراک من کامل قەنەعەتمەیە کە ئەڵێم تابعێکی سوودمەندانەی ئابووری سەفقاتی دارایی گەورە لە معاملەی ئەمریکا لەم ناوچەیە من کامل قەنەعەتمەیە سبەینێ ئەو تۆم باراکە ئیبینی فەزیحەیەکی گەوری لێ کەشف بێت کە لە سەفقاتیا لەگەڵ تورکیا یعنی صرف دوو شتێ بیڵێن باراک چاوی تورکیا لەم عەمەلیە حساب کە نوێنەری ئەوێشە بەڵێ نوێنەی ئەمریکاشەوە پەنتاگۆن زۆر کێشەی هەیە لەگەڵەمە ئەوەی من معلوماتمێ بە پەنتاگۆن زۆر کێشەی هەیە لەگەڵەمە هەرچەنە ترامپ سەرپشتی کردووە ئەمەی خاڵێکیانە خاڵێکی تریان من قەنەعەتم وایە شەیبانی جانتاکەی دەسی فیدانە بۆ مەسەلەی کورد اینجا دوای ئەمە من قەنەعەتم وایە ئەگەر ئەمە بچێتە سەر هەرێم هەڕەشەی لەسەرە عێراق ڕەشەی لەسەر هەرێمی خۆمان بەڵێ
هەرێمە ڕەشەی لەسەر عێراق ڕەشەی لەسەرەوە ڕەشەکانیش ئاوایەتەوانێ ئەو هەموو ئەواشت عەرەبانەی لە ناو عێراقان سونەکان هەڵیانە جێڕنەوە لە حکومەت و ئەو حازینەیەشەیە لە ناو داعشوانە دژی ملیشیا شیعەکان وە لەم کاتا ئێمە کەوینە دوو بەرداشتوانێ بەڕاستی ئەگەر ئەمانە هەمووی بچێتە سەر چونکە ئەگەر زۆرە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوروپا بە تایبەتی من ێستا دەکەم ئەوروپا سیاسەتی تا ڕادەیە باشتر لە ئەمریکا ئینسانی ترە تۆزێ لە ئەمریکا زۆر نائینسانێ دەستە دەمی ترامپە لەم حاڵەتە ئێمە کەوینە بەر کەماشەیەک یعنی کەوینە بینی بردوو بەرداشتەوە لەلایەکەوانە تەمۆحی تورکی باشە کە هەمیشە ئاڵێ حەلەبی منە کەرکووکی منە زۆر جارەڵێن هەولێریشی منە ئەمە لەلایەکەوە لەلایەش کەشوانێ ئەم شیعانەی ئێران و تەمەڵ لە هاوە پەلاماردانی شیعی عێراق هاوە هەنگە لەگەڵ لێدانی ئێرانە کە لە ئانووساتیشە کەس نازانێت بەس ئەم ساڵ لێدرێ ئێران یعنی لە ساسن لێدرێ لێدانەکەی یەک جوندیش ڕای داناگرێ ئەمریکا لەسەر عەرز یەک جوندی داناگرێت لە ئۆپەراسیۆن دەبێ یان نا مامۆستا لە ڕێی شەرعێکی هەیە و کۆمەڵی مرتەزەقەت بۆ دروستەکە لە عێراقیشە و ئەمانەت هەیە ئیتر پێویستی بە جوندی چییە لەبەرەوە معلەسەف ئێمەش لە مەرحلە مەحرەکانە حتا کوردی عێراقیش و کوردی ئینیش بەکارهێنراین کوردی ڕۆژاوی کوردستانیش لەو مەرحلەیە بە تەسەوری من تەمان ئەم میلیشیا شیعانە و ئێرانیش خۆ چاوپۆشی ناکە ئەسا ئەمریکا هێزێکی ماوە لە مەتاری هەبەغا لەگەڵ قونسوڵیەکە سەفارەتەکەیە باقی هەموو هێزەکەی لە هەرێمە ئێخۆ نە ئێران چاوپۆشی لەمە بەڕاستی نە میلیشیا شیعەکان چاوپۆشی لەبەرەوە ئێمە لە خواری شەوانێ ڕوبەڕووی هێرشە بینەوانێ هاوکات لە کەماشە و تمۆحی عوسمانی تازەی کاکە ئەردوغانیشمانە لەبەردەمەوای کاکشوان ئەگەر لە کۆبانەیە جۆرێک لە هێرەژە بێ لە حەسەکە جۆرێک لە هێرەژە بێ پێ دوایە بە نەتیجە بە داگیرکردنی و ناوچانە دەکەوێتەوە یان کۆمەڵگی نێودوڵەتی لانی کەم دێتە سەرخەت لە وەختێکدا کە خوشکبراکانمان لەوێت لە بەرگری بەردەوام بن و ینی نەوەستن لەو لە سەراسی گیانیش هەموو کوردێک لەو کۆدەنگێکە ئێستا دروست بووە سەریکە ئێمە سەریکە ما پیلانەکەی پیلان 5 و 6 مانگی فەڕەنسا ئەوەیە کە جێشی شەرع بێتە سمێڵکاش ئەوە تەلکۆچەریشان چۆڵ کرد ها پێدە و بڵێن هەرسەدا ئایا ئەمە ئەچێتە سەر ئەمە ئەچێتە سەر ڕەبتیە بەو ململانەیەوە تا چەندێ ماتوانین مقاومە بکەین وەکو جنگاوەر وەکو خەڵک لەسەر جادا وەکو ئەو کۆمەکانەیەکێ بۆیە لێرەوانێ ئەمەم خاڵێکی مویمە کێسامەوێ باسی کەم بۆیە من لێرەوە داوا لە پارتیەکەم تەنها هەرڕێ بەو خەڵکانی سلێمانی نەیە کە بچناوێ نامانەوێت پێشمەرگە بچێ هەر واقعیش نییە وڵاتێکی تر و سیادەی خۆی هەیە باشە چیە لەوە ئەو خەڵکانی سلێمانی نا من ئەوەی بزانم لە سمێڵکا بەس ڕێگە بە خەڵکی سلێمانی یابچنەوە دی و ڕێگە بە خەڵکی هەولێر و دۆوەک نایە ئەو معلوماتە خۆ خەڵکی زانێ ئەوانی هەولێر و ڕێگە نایە بەس کۆمە کوشر ڕێگایە نەو تیمانی خۆیانیان هەیەمانە بەس خەڵکیێکە گەرە چێ لەوێ خەڵکیێکی هینە صحیە یعنی دکتۆرە مزەمی لە نازانم چی ڕێگە نایەن خەڵکێکە چێ گەنجێکە لێرەوە بۆ حماسێک گرتوێتی کەیف خۆێتی لەوێ لە ئاسایش بەشداریەکە دیفاع لە دامەرزاو مەدەنیەکانەکە ئەچێ ئەبێ بە شەڕڤان ئەوانە حەقی ڕێگە بەمە بینەمە ئاستی میلیەوە کەس ناتوانێت تەجاوزی بکە ئەو خەڵکانەی کە ئەمڕۆ لە سلێمانی لە دوهۆک لە هەولێرە ڕێنە سەرجادا کە دەمێک ساڵە ئێمە بزوتنەوەی وایەکان ژیرمان نەبینیوە کە ئەمەوێ لەسەر ئەوە قسە بکەم ئەمە بەڕاستی تەجاوزی حیزبەکانی کردووە بێ ڕێزی لێبژیرەوە ئەمە ڕای عامی خەڵکی کوردستانە نەک ڕای عامی خەڵکی باشووری کوردستانە ڕای عامی هەموو پارچەکانی کوردستانە لە باکوور هەمان شمان هەیە حتا لە ڕۆژهەڵات بەو دۆخەشەوانێ هەمویان هاوسۆسن لەگەڵمانە من ڕۆژی سێشەممە کە یەکەم وەجبەی شەرفانان چوون بۆ حەسەکە من چوو مقابلی چەند کەسێکم کرد خەڵکی ڕۆژهەڵات بوون کرێکار بوون لێرە واشیان خۆ پێچا بۆ وەڵاوکو پێشمەرگەیە وەکو شەرفانیارەوە مابوو چەکیان بیتە دەست یا خەڵکیان نەبوو خەڵکێک بوو بە تەمەنیش بوو بەڵام ئەوی منەچم هەر لەوێ لایەکە کەمەوانێ شتێکەکەم یعنی ئەویش ڕۆژهەڵاتی بوون کەواتە ئێمە ڕێکی عامی هەرێمی هەرچوا پارچەی کوردستانێ کە پارچەیەکمان خەتەری کەوتۆتە سەر جارێ دیفاعی لێ بکەین باشە بیپارێزین لەم مەرحەلەیە چەند مودە بتوانین بیپارێزین ئەوەنە بە قازانجمان نەشکێتەوە چونکە ئەم ململانەیە وەکوتم لەسەر ئاستی ناو ئیداری ئەمریکیشەیە و ئێمە دۆستیشمان زۆرە ناو ئیداری ئەمریکا هەل ناو کۆمارەکانی شایە و دیموکراتەکانی زۆری دۆستمانن لەسەر ئاستی ئەوروپا ئێستا کە تۆ هەر بەرنامەکە تەقدیم کردەوە چوونەتە بەردەم ماڵی سەرۆکوەزیرانی بەریتانیا ئەمە لە هەموو شوێنەکان هەیە و گەورەتریشە بێگە شەڕ هەڵگیرسێتەوە هەم زۆر بە توندیا تۆ بەڵێ هەرەوە نین زۆرن مامۆستا مەکۆرگە چەند زۆرن یعنیوانە بەڵێ لەوانەیە من و تۆ زۆری تڵاعمان نەبێت لەسەری چونکە بەڵام لە هەموو حاڵەتەکان ململانەکان بۆ ئاراسی اینجا ئەمە بیرکەینەوانێ لەم لاشەوانێت تۆ سینت هەیە رووسیات هەیە هەموو شتێ بە زەوقی ئەوان ناڕوات لەبەرەوە ئێمە ئەگەرەکەیە بۆ ئەمانەوەی ئەو پارچەیە ئەگەر ئەو پارچەی منەتوانێ
ئەتوانی پێداگرین لەوەی کە لەو اتفاقی هەژدەی مانگی زیاتریش بڕوە ئەگەر تورکیا بیڵێت تورکیا بەڕاستی کارەساتی ئەم منطقەیە بۆ هەموو گەلانی ناوچەکە تورکیایە تورکیا و ئەمی تیجاهی تووشاشە کە ئۆردۆغان تەمسیلەکە مەعلەسەف هەموو خەونی بە عوسمانێکی نوێەوە ببینێ و ئەوش لە بەردەم انتخاباتە ئێمازانین انتخاباتە یا بێت دەستور هین کاتەوە کە پێویستی بە کورد دەبێت بە کورتی و بە کورتی ئەوان سیغەی ئۆردۆغان بۆ باکوور بۆ ڕۆژ ئاوا سبێنێتە سەر باشووریش هاوڵاتیەکی عادی بە لە وڵاتەکە تا هاوڵاتیە بە چۆن تورکێکی مافی تورکی هەبێت با بە ئێمە نیشتیمانمان هەیە خاکمان هەیە یعنی ئێمە میلەتێکین تاقە میلەتی لە مێژووە خاوەنی 40-50 ملیۆن کەس بین خاچی خۆمانمان هەیە سنووری جوگرافیەمان زاگرۆز وازەح دیارە هەت لەکوێوە دەست پێکا لەکوێوە هەیە باشە زەمارزیکردنەوەی یەک ئاڵا یەک میلەت بەڵێ اینجا لەم خۆپیشاندانەنا بە هەنێ سیمات بۆ باسکەم کە زۆر جوانە خۆپیشاندانەکانی خۆپیشاندانەکان ئەو ڕوحەتە گەنجانەی بین من ڕۆژانە ئەچم بەشێکی بۆیشی ڕۆژنامەوانی ئەچم بەشێکی وەکو هەر هاوڵاتیی کورد ئەچین و بەشداریەکەین زۆر وردە بمۆلی کۆمەڵی سیمای زۆر جوانیتیە یەک ئەم خۆپیشاندانانە گەنج بەشی زۆری بەکەتیایە بەیانێت تۆ ئێم بڵین پشکی شێری گەنجە ئەو گەنجەی کە ئێمە تێبینیمان هەبوو لە سەریان ئێمە ومانان ئەمە گەنجێکە هیچ خۆشەویستێکی نییە نیشتیمانیش خۆشەویستێکی نیە بۆ وڵاتەکەی بۆ ڕای گشتی بەڕاستی وانە بەڕاستی بۆ ئێمە لێرەوانێ بۆ میدیاکەی بەڕێستان بۆ هەموو ئەو میدیاکارانەی کە خۆم بە برای بچووکیان نەزانم لێم قبولکەن حەقی ئێمە زۆر اعتیمادکەینە سەر گەنج چونکە گەنج ئەتوانم بڵێم لە سا 65 گەنجە بە کچوو کوڕوانێ ئەمە خاڵێکیانە خاڵێککان ئەم گەنج کە کەوتمان گەنج تەمە خەڵکەشی لەگەڵایە خەڵکی بە ئەزمونیشی تیا و خەڵکی هەموو نیشتمان پەروەشتیایە چونکە بەڕاستی ئەمە ئەو هەڕەشەیە سبێنێ لەسەر هەرێمیشە بە هیچ حیزبێکی سیاسی پاڵی لێ نایەتەوە بڵێ لەسەر من نییە من خاوەنی قسەی خۆمم ئەوەی منەی خوێنەوە ڕۆژانە متابعاکەم لەسەر هەرێمیشە مەڕەشەیە بچووک دەکەنەوە کەرتەکەن پەلامارتێن ئەو هەرێمەش بۆ نایەڵن لەبەرەوە وا تێنەگەین ئەگەر لەسەر هێرش لەسەر ڕۆژاوا بوو لەسەر تۆشە لێرە هەنێ سیمای ئەو خۆپیشاندانانە ئەزانی مامۆستا یەکێک لە شتەکانی ئێمە مشکلێکی گەورەمانە بوو لە بزوتنەوە جەماوەریەکانە ئەوشەوە بوو بزوتنەوەی جەماوەری هەولێر جابوو لە بزوتنەوەی جەماوەری سلێمان ئێستا بزوتنەوەکە نەک حدودی هەر چوار پارێزگاکەی باشووری کوردستانی تێپەڕانوە حدودی شوێنەکانی کەشی تێپەڕانەوە حدودی ڕۆژاوای تێپەڕانوە ئێرانی تێپەڕ هەمومان هاوسۆزی نەگەلە ئەمە ڕۆژهڵاتیەک بەڵێ هەمووی کۆ بێتەوە من هیوات سەیریکە شتی تر یعنی زۆربەی ئەو خۆپیشاندانانەی هەن ڕسمی کەمی سەرکردە کوردەکانی تایە یعنی سەرکردە حیزبیەکان با بڵێن ڕسمی عەبدوڵڵاوچان بەڕێز عەبدوڵڵاوچانانی تایە لەبەرەوەی کابرا سژنە و 29 ساڵە سژنە و یعنی ئەو مافەی پێ بدرێ کەمترینە بەڵێ کەمترینە خاڵێکی تر ڕسمی بەڕێز مەزلوم عەبدی تایە بە تەسەوری من حەقی خۆیەتی لە ئەو ڕمی سەری ڕمەکە ئەوەیە بۆ کوردستان سەری ڕمەکە بۆ ڕۆژاوانە خەڵکینا بۆ هەموو کوردستان ئێستا مەزلوم عەبدیە مەزلوم عەبدی ئەو هەیەتە بۆ ئەو شەڕبانەیە کە لە شەڕە خاڵێکی تر کە پێت بڵێم کە لەوانەیە خەڵکی دیقەتی نابێ ئێمە کێشەی ئاڵامان هەبوو هەر پارچەیەکەوە ئاڵایەکمە ئەوە پارچەکەی باشوور وردە تەسفید بوو ئێستا کەم ئاڵای پارچەکانی تربینی هەر ئاڵای باشوور بینی و پێشم باشە چونکە واقع سەپانەتی پێشم باشە من بەسەیە تر خۆمە چی ئەم حیزبەڵێ من ئەوە دانم و حیزبەڵێ وە دانم ئاڵایەکە جوانیشە ئەمە سەپار قاڵێکی تر کە ئاڵای کوردستان بەڵێ ئاڵای کوردستان بەڵێ هەموو پارچەکانی کوردستان درێژکاوی تەمەن تۆزێ دەستکاری کراوەوەی قازم هەموو بە درێژکاوی هەمان شتە خاڵێکی تر کە بە تەسەوری من ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە مامۆسایانی ئاینی ئافرم بۆ خەڵکی مامۆسایانی ئاینی کە ژمارەیەکی زۆر کەمیان کە لە پەنجەی دەستێت تێناپەڕن یا دەسێ دوو دەست تێناپەڕن لە 4000 مزگەوتە هەر هەمووی متعاتیف لەگەڵ کێشینەتەوەکەیە هاوشانی دابوونەرێتە ئاینەکە دابوونەرێتە نەتەوایەتێکەشی تێکەڵ کردووە و دیفاع لە میلەتەکەیەکە ئێمە بەمابینەشت تورکیا کاتێ بوو بەشت عوسمانەکان کاتێ بوو بەشت کە موتوربەی دینی ئیسلامیان کردو هاتن کردیان بە مەسەلەیەکی نەتەوایەتی بۆ خۆیان عەرەب کاتێ بوو بەوە ئەوە زۆربەی ئەو وڵاتانەی کە دوورمەڕۆ ڕزگار بوون لە کۆڵۆنیالیزم بەشێکی زۆری بە بیری ئاینی بووە یعنی خۆشێق مەحمودی حەفیدی ئێمە بەشێکی بوو لەوە ئەوانەی عێراق مەحموود زاری ئەوانە بەشێک بوون لەوە لەبەرەوە زۆر دەستخۆشیان لێ یەکەم ئێمە لە نەتیجا ئەومان بیر بێ بۆ مامۆسایانی ئاینی بەڕێز ئێمە خاوەنی هەمێ مەلاکەریم و دەڕسین شێمە حەمەوی خاڵین مامۆستا زەڵمین مامۆستا زەڵمین عەلاءالدین سوجادین هەموو شاعیرەکانمان ڕەگوڕیشەی لە مەلاوە بووە حرەکە سیاسیەکانمان شێخ مەحموود شێخە سەید ڕەزایە شێخ عوبەیدوڵڵا بەڵێ هەمویان بەڵێ لەبەرەوە من سوپاسیانەکەین دەستخۆشیان لەکەین ئەو دەنگانەی کە
زۆر تەریکیشن منی وادارم مراجعە بکەن لە پەرچەکەدار و تەعامل نەکەن چونکە وا تێنەگەن ئەوەی کە لە ڕۆژ ئاوا ڕوئەیە کە سوکاری ئەوان ناگرێتەوانێ وا تێنەگەن سبەینێ نایەت لە دەرگای خێزانەکانی ئەوان نایە خاڵێکی تر کە بە تەسەوری من ئەویش ئیشارەتی پێبین ئەوەیە کە مەسەلەی ژن مەسەلەی ژن زۆر هاتۆتە پێش چەند ساڵێکە مەسەلەی ژن هاتۆتە پێش ژن ژنێکی نەتەوەی ژنێکی نیشتیمانی ژنێکیش دابوونەرێتی ئاینیشی پاراستووە ئێمە زۆر هەنێژنمان هەیە محاجبن بەڵام دەچکێکی کردووە بە قوماش ڕەنگاو ڕەنگەکەی هەر جوانە من پێم زۆر جوانە گەنجێکی ترمان هەیە کە ئافرەتێکەیەتە پێشەوانێ دوێنێ مەگلەیمانە بۆمان و ئافرەت ڕۆڵی نییە بۆ زانی هەموو بزوتنەوەکانی ئێماگەرسەیەکی حتا بەوانی مامۆسانیشەوە کەم ئافرەتە بوو لە قیادەی بزوتنەوەی مامۆسانەها ئێستا کاکە زووربەی دروشمەکان ئافرەتەکانی گڵێنوانێ بۆیە ضرورە ئەم دەسەڵاتەش بیرکاتەوە شوێنیان بکاتەوانێ ئێمەمانان بەسەر چوین من بۆیە داوە لە میدیاکانەکەم بەسە فیگەری تازە دروستکەن فیگەری گەنج دروستکەن و بچناو گەنجەوانێ ئەم گەنجان وڵا لێمە عاقڵترن زمانی زیاتر ئەزانن باشە ئیطلاعیان هەیە لەسەر سەقافەی جیهانی زۆریان مرۆڤ دۆستن باشە ژینگە دۆستن من کەم گەنجێ ئێستا گەنجێک یەک تۆز وشیاری هەبێ شتێفڕێە ئاوە کە بە شەرتی ئێمەمانان گەنج بووین هەسموو شتێکی خراپمان نەکرد لەسەر بۆ خۆپشاندانە شەقامەکە ژەرۆک خۆی پاکە من بینیومە مەقەبایان پێیە کۆیەکەنەوانەی نەکە من چەند جار شتی وان بینیوە ئەمەوێ مامۆسا لەسەر ئەم بزوتنەوەی ئەوە بڵێم کە من هیوادارم ئەم بزوتنەوەی هیچ حیزبی خۆی نەکا بەخاوەنی ئاوا دوور بووە سێلی بزوتنەوەیکی زۆر جوانە لە هەولێر لە دۆهۆک لە سلێمانی لە کەرکووک لە قەزاو ناحیەکان و ڕێگەی پێ بدەین ئەمە ئەبێتە بابەتی ڕێی گشتی سمێنە بۆ شتی تریش و ئەو گەنجانە جێگیان بکرێتوانێ ئەومان بیر بێ ئێمە لاخیر ئامارە کۆمەلگای ئێمە کۆمەلگاکی گەنجەها لەبەرەوە ئەبێ دەرفەتیان بۆ بڕەخسێنین بەڕێز کاکشان محەممەد نووسەر و ڕۆژنامە نووس چاودێری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان زۆر سپاس بە خێراتی